حیزبە ناڕازیەکان لە پرۆسەی هەڵبژاردننی 12 ئایار بۆ تانەلێدان لە ئەنجامی هەڵبژاردنەکان ئامادەکاریان کردووە. هەرچەندە کۆمیسیۆن ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی ڕاگەیان، بەڵام ئەو حیزبانە پێداگری دەکەن لەسەر هەڵوەشانەوەی ئەنجامی دەنگدان، چونکە بەڵگەکانیان سەلماندوویەتی ساختەکاری لە هەڵبژاردنەکان دەکراوە. بە تێڕوانینمان لە کارەکانی کۆمیسیۆن وەر بۆ ئەنجامەنەش کە ڕایگەیاند کە هیچ گوێی بەتانی لایەنە سیاسیەکان نەداوە هەتا ئێستا سربەخۆبوون و بێلایەنیبوونی کۆمیسیۆن دەخاتە ژێر پرسیارەوە. ئێمە لە تانەدان ناوەستین، لە سکاڵا تۆمارکردن ناوەستینەوە لە بەڵگەکانمان هەمیشە ئەخەینە ڕوو هەتا بۆمان بکرێ بێگومان ڕێوشێن وایە ئەبێ یەکەم جارتانەکە بدەی لە تانەتدابی بدەی پێشکەشی کۆمیسیۆنیکەی ئەویش پێشکەشی ئەو دادوەرانی دەکات کە دیار هیچ دادگایەکی دیاریکراو نییە بۆ کۆمیسیۆن، تەنها سێ دادوەری گشتی، سێ دادوەری گەورە لەسەرەوە دادوەری غێر معەنی پێڵێنواتە تعین نەکراون. ئەم سێ دادوەرە ئەو پرۆسەیە بۆ پرۆسەی هەڵبژاردنەکان دیاریکراون کە تانەکان یەکلا بکەنەوە. ئەگەر کۆمیسیۆن وەڵامی تانەکانی نەدایەوە یەکلای نەکردەوە، ئەو کاتە لایەنەکان مافی خۆیان لە دادگای فیدراڵی دادگای ئیتیحادی سکاڵا تۆمار بکەن. سێ دادوەر لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە ڕاستپێدراون بە دواداچوون بکەن بۆ سکاڵا لەسەر پرۆسەی هەڵبژاردن، بەڵام 6 حیزبە ناڕازیەکە لە ئەنجامی هەڵبژاردن گومانیان هەیە لەسەر بەخۆبوونی کۆمیسیۆن و پێیان وایە دەیانەوێت دۆخەکە بۆ جۆرەی خۆیان مەبەستیانە تێپەڕێت و بێدەنگی لێ بکەن. بەڵام حیزبەکان قۆناغی دوای گرتنەبەری ڕێکاری یاساییان گرتنەبەری ڕێکاری سیاسی دەبێت بەرامبەر بەوانەی ساختەکاریان کردووە. تانەکانمان حازر کردووە و هەموو بەڵگە و دەلیل و چەنەها ئێمە دۆکومنتمان هەیە کە لە زۆربەی ئەتوانم بڵم لە هەموو وێزگەکان لە کوردستانە کە ساختەکاری کراوە، بۆیە ئێمە هەموو بەڵگەکانمان حازر کردووە، هەموو بەڵگەکان بە دۆکومنت کراوە و لەناو لایحەی تانەکەیە ئاماژەی پێکەین و یخینە بەردەمی دەرگای تەمیز. تا ئێستا کۆمیسیۆن هیچ هەنگاوێکی کردداری لەسەر سکاڵای ئەوانەی تانیان لە ئەنجامی هەڵبژاردنەکان هەبووە نەگرتوۆتە بەر. هەرخۆشی سەرپێچی لە یەکێک لە دەقە یاساییەکانی خۆی کردووە کە بەپێی یاسا دەبوو دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان بەراوردی پەنجەمۆری دەنگدەران بکرێت و بەڵام نەیان کردووە. ئەوانەیش جارێکی دیکە نیشانەیەکی پرسیاری گەورە لەسەر پرۆسەی هەڵبژاردن و کۆمیسیۆن و یاسا دادەنێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.